سەردانی شوێنی ڕووداوەکەمان کرد بەڕاستی کارێکی زۆر ناخۆش و 6 تیرۆریست لە ناو جەلەولا ئەو کارە ئەنجامدن بە ماوەی 3 کاتژمێر. ئێمە وەکو ئیدارەی مەحافەزەوە گوژێگری پارێزگار لەگەڵ پەیوەندیمان لەگەڵ حەجی موسەنایە کە پارێزگای دیالەیە پاش پەیوەندیەکانی کاکێڕش و مەڵبەندی خانەقین توانیمان بە شێوەیەکی کورتی خەتی کەهرەبای جەلەولا و جەبارە و قەرەتەپە و جەلەولا بە زووترین کات بگەڕێتەوە وەکو جاران وەکو شتێکی کاتی بەڵام بەداخەوە زەرەری ئەو کارە تیرۆستانە نێزگەی 10 ملیار دیناری عێراقیە بەڕاستی ئەوە تاویز ناکرێ. بۆیە ئێمە وەکو ئیدارە وەکو نوێنەری ناوچەدا بڕاوەکان لە سنووری پارێزگای دیالە بەڕاستی ئەو کارە بە شێوەیەکی گشتی هێزە ئەمنیەکان بەرپرسن لەبەر ئەوەی کەمتەرخەمەکەیان زۆر ئاشکرا بوو و بەداخەوە تیرۆستان توانیان بە شێوەیەکی ئیسراحەت ئەو کارە ئەنجام بدەن لە نەتیجەشە بەڕاستی ئەو هەموو مەحەتانە سوتیا و خەڵکی ناوچەدا بڕاوەکان بە قەرەتەپە و جەبارە و جەلەولاوە زۆر زەرمەند بوون. ئەمە دووسی ڕۆژە بەڵام کارەباخە گەڕاتەوە بۆ جەلەولا ئەمڕۆژ تاکو نیوەڕۆک جەلەولا بۆ قەرەتەپە و بۆ جەبارە کارەباکە بە شێوەیەکی گشتی ئەگەڕێتەوە بە عەونی خوا.